ئەمە زۆر گرنگە. حەڵال خۆر بی نەک حەرام خۆر. بۆچی؟ ئەگەر لە دنیادا حەڵال خۆر بی لە قیامەتدا ڕۆیتە بەهەشتەوە، ئەگەر حەرام خۆر بی بۆ ناو جەهەنم دەڕۆی کەواتە زەرەرت کرد. ئینسان کە حەڵال خۆر بوو زۆر گرنگە. قسەیەکی بەڕاستی هیچ پیاوچاکێکی گەورەی تابعینە ئیمامی یونسی کوڕی عوبەید کە سەحابی بینیوە، قسەیەکمان بۆ دەکات لە سەردەمی سەحابە و تابعیندا. ئینسان کاتێکی دەیبینێ شەرمەزار دەبێت، کاتێک کە دەیبیستێ شەرمەزار دەبێت. دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر لەم سەردەمەی ئێمەدا، سەردەمی سەحابە و تابعین، ئەگەر ماڵێک سفرەیەک دا بخەن و سفرەکەیان حەڵال بێ، ئەو ماڵە ماڵێکی غەریبن. غەریبن. باشە ئەبێ ئەمڕۆ چۆن بێت؟ لە سەردەمی سەحابە و تابعیندا ماڵێک سفرەیەک دا بخەن سفرەکەیان حەڵال بێ، لەسەری نانەکەی سەری حەڵال بێ، خواردنەکەی سەری حەڵال بێ، ماڵێکی غەریبن، لە ناو خەڵکیان غەریبن چونکە حەڵال خۆرن. ئەی ئەمڕۆ چۆن غەریب نین؟ ئەمڕۆ هەزارەها جار غەریبترن. وەڵای خەڵکە بۆ لە باوەپیری ئێمە خوالیان خۆش بێ، خەڵکی بەتەمەن وەڵای کاتێک حەیوانەکەی ئاژەڵەکەی بە ناو پەرێزا بردووە، بە ناو گەنم و جووا بردووە، دەمی ئاژەڵەکەی بەستۆتیتی با لە ئەو پەرێزە نەخوات. خەڵکی ئەوە هەبووە وەنە پاک بووە. خەڵکی شەی گوێی پێ نییە بۆ یەک شتێک دەستێنی درۆخوا، بەس بۆی 500 نادیزە 1000 داری پێداڵێت بەخوا 1500 بێداوە، بەس بۆی پارێکی دەستکەوێت بە حرامی، بە خەش و خیانەت، بە سوێنی درۆ. بۆ ئەگەر حەڵال خۆر بووی گەورەترین سەرۆت و سامانت پێێتەوە. ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ حەڵال خۆر بە و لە ڕیزی ئاخرەوە نوێشکە، نەک حرام خۆر بووی بێتە ڕیزی یەکەم و دۆم. حەڵال خۆر بە لە کۆتایی نوێشکە زەرەر پێ ناگەێنێت بە ئیزنی خوای گەورە.